کوردستان لەگەڵ تا مردامە بین ڕەنگە زۆر بەمان ئەم حاڵەتەمان بەسەر هاتبێ کاتێک نەخۆشیە چی بلای پزیشکێک هەر ئەوەنە قساکەیت و دەردەدڵی نەخۆشیەکەتەکەی لە وڵای هەستەکەم باش بوو هێشتا هیچ چارەسەرێکی بۆ نەنووسیوی بەڵام لە ڕووی دەرونیەوە لە بەرەوەی کەسێکە بوو گوێی لێگرتی پێیوتی چیتە باش بویت یعنی هەندێک لە نەخۆشیەکە تێپەڕێنی بەو شێوازە باسیکە جا ئەمە بۆ خێزانیش ڕاستە ئەگەر کەسێک لە نێو خێزانێکدا تووشی حاڵەتێکی دەرونی بێ یان نەخۆشیێکی دەرونی بێ جگەلەوەی کە پێویستەکە ببرێتە لای پسپۆڕانی دەرونی بۆ ئەوی چارەسەری گونجاو وەربگرن لە بەشێکی گرنگی چارەسەرەکە ئەوەیە کە خێزانەکان بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتاناکەن کە کەسێکیان نەخۆشیێکی دەرونی هەیە یان تووشی حاڵەتێکی دەرونی هاتۆ بزانین لە کوردستاندا خێزانی ئەمە ئازانن مامەڵە بکەن لەگەڵ کەسێکی نەخۆشی دەرونیان هۆکاری زیادبوونی نەخۆشە دەرونیەکان لە کەسێکدا کە لە خوددا زیاتر چەکەراکە و سەرهەڵەدات بە مامەڵەکردنی خێزان زیاکە یان نا کاتێک ئەمان ئەچن بۆ لای پزیشکێکیان توێژەرێکی دەرونی ئەو کەسی کە تووشی نەخۆشیەکە بۆ پێویستی بە چارەسەریان ئەوانەی کە لە دەوروبەرین پێویستیشان بە چارەسەر ئەمانە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاروان حەمەفەرەت چارەسەرکاری دەرونی کە لە لامان میوانە و ساڵانێکی زۆرە بۆ خۆی و کەسانەش ئەبینێ کە کێشەی دەرونیانێ کاروان بەخێر بێت سپاس بۆیەوە دەستان خۆش بێتەوەرەکەتان بەڕاستی جێگەی خۆیەتی لەبەرەوەی لێستایە کێشە گەلێکی کە ڕوبەڕووی ئێمە بێتەوە لە قۆناغەکانی چارەسەریە ئەو کێشەیە کە بەڕێزە دەستنیشانت کردووە کامیان زیاترە بێت چارەسەرکەن کاروان وەڵاهی نەخۆشەکە یان دەوروبەری نەخۆش جا ئێمە کاتێک تەشخیصی حاڵەتەکانەکەین تاوان ئێمە بە گروپینی شەکەین پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونەکان ئەبێ پسپۆڕ بێت دەستنیشانی نەخۆشیەکە ئەکات حاڵەتەکەی بۆ دانێ ئەگەر لە قۆناغی یەکەمە زۆرێک لە نەخۆشەکانمان هەیە لەوانەیە بڵێم ئەوانەی کە درێژخایەنن وەکو شیزۆفرینیاکان کە پیانە ئەڵێن ئەمانە پێویستیان بە دەرمان هەیە واتە دەرمان ئەبێ بەردەوام لەگەڵ ژیانیانە بڕۆن کێشە سەرچیەکەی خێزان ئەگەر بینە سەرتەوەرەکە نەبوونی ڕۆشنبیریە یاخود نەبوونی ئەوەیە کە چۆن بتوانن کەشێکی بۆ بڕەخسێنن ئەو نەخۆشە دەرمانەکانی لە کاتی خۆیان بەکاربێنێ چونکە دەرمانەکان زۆر پێویستە زۆر زەرورە بۆ ئەو حاڵەتانی بە تایبەتی توندن تاوەکو ئاستی حاڵەتەکەی دابەزێ وردە ئەو کاتە قۆناغی چکەیەتە پێشەوە پێوتێ قۆناغی چارەسەری دەرونی واتە دانیشتن بەوەی کە بەڕێزە ئاماژە و پێکرد لە سەرەتای بەرنامەکە تا وتی کاتێ و توێژێگەکەی ئەوەی چەکە لە هەنگاوەکانی ئێمە وەکو چارەسەرکار کە ئەبێ بە تەواوەتی گوێ لێ بگرین واتە نەخۆشەکە دەردەدڵی خۆیمان بۆ بکات دیراسەیەکی حالەی هەموو ژیانی وەرەگرین بزانین هۆکارەکان جیناتە دەوروبەرە بێگومان لێتی ناشارمەوە ئەو کەیسانی کە هێنە لای ئێمە زۆرێک لەو کەیسانە سەدەها زۆربیان دەوروبەرەکان ڕاستە لەوانەیە لە جیناتە کاتێ دیراسی بووەکەن لە جیناتە هەیەە بەڵام بوونی خێزانێکی پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتی پشت بۆی زۆرێک لە نەخۆشەکان زاڵ بوون بەسەر نەخۆشیەکانە کەواتە کێشەیەکی سەرەکی ئێمە خێزان وەکو پاڵپشتیشە لە هەمان کاتە وەکو عەرە بەڵێ وەکو شمشێرێکی دوودی وایە زوو حەدەینە یعنی ئەشتوانێت تێکی بشکێنێ ئەشتوانێت سەری خات باشە کاتەکە کاروان خێزانەکان چۆن ئەتوانن بزانن کە ئەو گۆڕانکاری لە ڕەفتاری یەکێک لە ئەندامانی خێزانەکەیانە ڕوویە و ئەمە گۆڕانکاریەکی کاتی و ئاسایی و دواتر باشە بێت یاخود نەخێر گۆڕانکاریەکە کە ئەمە پێویستی بەوەیە کە ڕاوێژکارێکی دەرونی پزیشکێکی پسپۆڕی دەرونی بیبێنێت باڵێ زۆر جوانە خاتوم لێتانی ناشارمەوە بە حەقەت ئەو کەیسانەی کێن لە کۆتا دەستایەنە لای پزیشی دەرونی و چارەسەرکاری دەرونی بەداخەوە ئەڵێم چووە چەندین مامۆستای بەناو مەلای ئاینی و ئەم جۆرانەی کە وەکو ئەڵێن نازانم بەخت گرەوەیە چی پێ ئەڵێن گرێ کوێرە ئەکاتەوە ساحیرە ئەوانەی هەموو تاقی کردوێتەوە لە کۆتا دەسایەتە لای کەسە پسپۆڕەکە ئەمە کاگاری با خێزانەکان جوان لێ ئەمە بێت تکایان لێ یەکەم گەنجەکەی کچەکەی کوڕەکەی کە ئەی بێت هەر وەکو نەخۆشیێکی ئاسایی ئێمە هەمومان معارزین بۆ نەخۆشی یعنی لەوانەیە من بیگرم خوشکەکەم نەیگرێ براکەم بیگرێ ئەگەر یەکێ لە جیناتا هەیبێت قەیچێکە هیچی تێ ناچێ ئەوەندەی موبایلەکەت خۆشەوێت ئەگەر شەوێ سەعاتە ئیژنەکە بەیانیەگەیتە لای وەستایە چاچیکەی ئەوەندە ئەم کەسایەتی ئەم مرۆڤە هەڵسەنگێنە کە بەیانی بیبێتە لای کەسێکی پسپۆڕ بە تایبەتی ئەوانەی کەیبن با پزیشکی پسپۆڕ بێت
یعنی پزیشکەکان هەمانە پزیشکی گشتیە ڕاستە زانیاریان هەیە بەڵام وەکو پسپۆڕە وردەکە نییە ئەگەر توانای مادی نییە با جویان لێم بێن نەترسن بڵێ بۆ عیادەیە بەم گرانە ئێمە خەستەخانەمان هەیە خەستەخانەی حکومیمان هەیە بە سعرێکی یعنی سعرێکە هەر ناتوانانی باسی کەی بڵێ 500 دینار و 1000 دینار پزیشکی پسپۆڕە بینێ و دەرمانەکەشی خۆڕاییە کەواتە ئەگەر من تاچێکم بینی لە خێزانەکەی خۆمە هەستەکەم نووسنی تێک چووە ڕەفتاری تێک چووە شعور و هەڵچوون و هەستەکانی هەڵەچێت و ڕەبێت تێکەڵ نابێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە تێکەڵ نابێت شەڕ ئەفرۆشێ لە خوێندن دواکەوتووە جاری وا هەیە بۆ نمونە هەوڵی خۆکوژیدا و خوانەخواسە بە تایبەتی لە حاڵەتەکانی شیزۆفرینە و خەمۆشی ئەم حاڵەتانە ئێمە زۆر بەدیەکەین ئەگەر زانیم حاڵەتە تکای لێکم زوو بە زوو پەیوەندیکە بە پسپۆڕی دەرونیەوە لە قۆناغی یەکەما پزیشکی پسپۆڕی بینێت دەستنیشانی حاڵەتەکەی کات پێویستی بە دەرمان بوو لە قۆناغی یەکەما دەرمان اینجاینە سەر کێشەی دەرمان با خێزان لەمانە تێبگەن تکایە دەرمان کەس خۆی نەکا بە خەبیر و بە پسپۆڕ پزیشکەی زانێ کە ئەم دەرمانە ئالوودەکار نییە خراپە چاکە ئەو پزیشکە دەزانێت تۆ مەچۆ لە کەسێکی کەوە لە فەیسبوکەوە لە یوتیوبەوە لە تیکتۆکەوە وەریگری وەڵا ئەم دەرمانە ئالوودە دەکا ئەم دەرمانە وایە ئەم دەرمانە قەڵەو دەکات تۆ ئەگەر سەردانی پزیشکی پسپۆڕ و کەسی چارە سەرکارەکەی هەموو زانیاریەکانێ بەگشتی پێڵێ کەواتە خێزان با هەوڵ بات ئەگەر نیشانەکانی لە تاچێکا بینی چ کەسێکی بە تەمەەن بوو چ مناڵ بوو تەنانەت مناڵان ئەو مناڵانی کە ئەیدیێزی و ئۆتیزم و جوڵەییان هەیە هەرتیایە بەدیەکەیت یعنی سوپاس بۆ خوای ئێسەر لە یوتیوب و لە فەیسبووکە کۆمەڵێ پزیشکی باسمان هەیە ڕۆشنبیریەکان بڵاو کاتەوە مەفروزە من و تۆ وەکو دایک و باوە وەکو کەسوکار هەستی پێ بکەین کەواتە لە دەرمانەکانە تکایان لێ کەم ئێمە زۆرێک لە نەخۆشەکان پەیوەندیەکەن ئەڵێ فلانە دەرمان بەکارێنم بۆ ماوەی ئەوەندەمان ئەی بۆ دوای مانگێ پزیشک پێویتوی سەردانم کەرەوە نەچووی خوانەخواسە ئەو لەوانەیە گومانی ئەوەی بردووە ئەڵێ پزیشک بووە وای پێوتم بۆی ڕەچەتەیەشی کە ببڕمەوە لە عیادەکەی نەخێوانیە لەوانێت جۆری حەفەکە و بۆ بگۆڕێت جۆری عیلاجەکە و بۆ بگۆڕێت کەواتە ئەمانە لە قۆناغیەکەما زۆر زەرورن کە خێزانە بێ پابند بێت لەگەڵ پزیشکە تەنسیقێکی تەواوی هەبێ ئەو کەسەی کە ئەچێ با دایکی باوکی برایەکی کەسێکی وای لەگەڵا بێت کە بتوانێت هاوکاری کەسەکە بێت بەڵام بە معنای کەلیمە هاوکار بێت ئێمە کەیسمان بۆ هاتۆ سیرمان کردووە دایک و باوکەکەی پێویستیان بە چارەسەرە ئێدەی باشە ئەم خێزانە چۆن بتوانێت پاڵپشتی ئەم کەسە بکە کە شڵەژانێک و تەنگەژەیەکی دەرونی یاخود نەخۆشێکی دەرونی هەیە کەواتە ئەمەیەکە لە کێشە هێشتا چوون بۆ لای چارەسەرکاری دەرونی بە عیبەدا هێشتا بڕواتان چەندین کەیس هاتۆتە بەردەستمان دوایی کەیسەکە وتمان ئەگەر ڕوخسەت هەیە بە ئەم بچێت لە دەرەوە چاوەڕێکە بە باوکەکەیە بە دایکەکەمان وتووە زەحمەت نەبێ وەڵای تۆ پێویستێ بە چارەسەرە چۆن یعنی کاتێک قسەی کردووە ئێمە بە ڕەفتارەکانی ئازانین بیرۆکەی زۆر خراپی هەبوو بۆ نمونەیەکە لە بیرۆکەکانی تونگ و تیژیە بڕای بەوە نەبووە کە خەڵک بە دەرمان چاک بێت تێتی لەوانەیە بچمە لای مەلایەک بە دوعاە بە ڕوقایەکی شەرعی باشە کاتە کاروان بەڕای بەڕێزت هەڵسوکەوتی خێزان ئەتوانێت وا بکات کە نەخۆشی و گرفتە دەرونیەکان لە لای ئەو تاکە زیاتر بکات و قورستری بکات جاخۆ بەڕێزان نەخۆشی دەرونی هەر وەک با بڵێن ئەگەر نەخۆشیەکانی تر جای بکەینەوە هەر حاڵەتی دەرونی چۆنە تۆ ئەگەر لە کەش و هەوایەکی باشابی لە ناو خێزانە بۆ نمونە تونگ و تیژیتیانە بێ فەرق و جیاوازیتیانە بێ سوکایەتی پێکردنیتیانە بێ جیاوازیتیانە بێ کە ئەمە ڕەگەزی مێ و ڕەگەزی نێرە خۆی ئەمانە گرێ دەرونیەکان دروستەکەن یاخود جاری وا هەیە خوێنکارێکمان بۆ هاتووە لە قۆناغی لە قۆناغەکان شکستی هێناوە ئەوە سەرزەنشتیان کردو و لۆمەیان کردو کار گەیشتۆتەوەی چەندین جار محاولەی کردو خۆی بکوژێت کەواتە کێشە سەرەکیەکان خێزان دروستێکە خێزان ئەگەر بێ ئیشی لەسەر کەی ئێمە وەکو چارە سەرکار وەکو پزیشکی پسپۆڕی دەرونی تەوعیەیان کەین بزانین چۆن مامەڵەیان لەگەڵەکەن بەڵێ پاڵپشتێکی سەرەکیە بن بۆ چاکبوونەوەی ئەو کەسە کاروان تەنها شێوازی مامەڵەکەی یان ژینگەی ماڵی شانی ئێوە من کە تووشی نەخۆشێکی دەرونیە بم مێمە لای ئێوە ئەچمەنیە پرۆسی چارەسەرەوە باشە تەنانەت لێمە پرسن لە ماڵەوە ڕەنگی ژوورەکەم چییە چزانم ئەو قەنەفانی لەسەری دانشم ئەو ژووری کەلتیایە ئەژیم ئەو ماڵە ژینگەکەی چۆنە شەڕە ماڵێکی بێدەنگە ماڵێکی مناقەشەی تایە یعنی ئەمانە لێ پرسن بۆ چارەسەرکردن گرنگن ئەم ڕێگەزانە بۆ ئێوە بۆ زۆر یعنی تەنانەت شێوازی ئەو شوێنی کە تایە دانیشتون بۆ نمونە گەڕەکێکە گەڕەکێکی شعبیە گەڕەکیش بەڵێ گەڕەکێکی شعبیە
وشیاری و تەواوی سەقافەتی دەرونیان تیا زەفتە یعنی ئەمانەی هەمووی پێڵێن یاخود لە ژینگەیەکە ژینگەکە بۆ نمونە شوێنێکە شیاوی ئەوە نییە کە ژیانی تیا بکەیت بۆ نمونە قەرباڵغن مەجای ئەوەیان نییە ژوورێکیان نییە کە ئەم خوێنکارە بتوانێت کۆشتی خۆی تیا بکات یاخود چوونە دەرەوەیان نییە یاخود بڕوایان بەوە نییە ئەم کچەکە ئەچێتە دەرەوە ئەبێ حیمایەکی لەگەڵا بێت یعنی هەست بە کەمی خۆی ئەکات ئەڵێ بۆ منە بێ دایمە حیمایەکەم لەگەڵا بێت زۆرێک لەو کێشە ڕەفتاریانی کە هەمانە لە ناو نەریتە کۆمەڵایەتیەکانە بەداخەوە یڵێم لە ناو خێزانە بەهێزەکانیشان هەمانە یعنی کەیسمان هەبووە کچەکە خریز بووە دکتۆرەش بووە تووشی حاڵەتێکی قورسی دەرونی بووە حاڵەتەکەی گەیشتۆتە ئەوەی کە چەندین جار محاوەلەی خۆکوژی کاتی هاتوۆتە کلینیک بە کەسوکارەکەی مانوتووە خوشکەکەی براکەی لە ئاستێکی زۆر لە ڕووی مادیەوە بەهێز بوون ڕووی سەقافیەوە ئەوەی کە خۆیان پێڵەن سەقافەتی علمی بەڵام پێمان وتۆ کە تۆ لە دەرەوەی سلێمانی تکال لێەکەین هەفتەی یەک جار بێنە با سەردانی ئێمە جەلساتی دەرونی بۆ بکەین یعنی سەیرم کردووە خوشکەکەی براکەی ئامادە نەبووە پاڵپژ نەبووە بۆی ئەوەندەی کە ئەم کەیسا بەرەو خراپتر ئەڕۆی یعنی کارگەشتە بۆ ئەوەی کەوا با بڵێن تووشی ئیدمان ببوو تووشی ئالوودەبوون ببوو دەستی ئەمانەی هەموو برینار ببوو کاتێک گری دەرونیمان لە جەلسەی یەکەمە تەواو لی تێگەشتین ئەم کچە لە تێکچوونی لە شکستی ڕووداوێکی سۆزداری خۆشەویستی پەیوەندی لەگەڵ کوڕێکە ئەم خێزانە هۆکار بوون بۆی بەیەکێ لە هۆکارە کۆمەڵایەتیەکان ئەم کێشە دەرونیان بۆ دروست کردووە ئێخۆ کچەکە لە ئاستێکی زانستی زۆر بەهێزا بوو زۆر لە خێزانێکی بەهێزا بوون لە ڕووی مادیەوە بەڵام کە پاڵپژ نەبوون شێوازی بیرکردنەوەکانی خێزان ئەمانە کێشەگەلێ بۆ ئەو نەخۆشە دروستەکەن بۆ نمونە هیوا هەیە ئەڵێ نەخێر نەخۆشی دەرونی هەر شتێکی ئاساییە قوت بەرە بەرخۆت یا ماوەیەکە خۆی ماوەیەکە کوورە پشت بەخوا هەمومان پشتمان بەخوا قایمە بەڵام پێویستێتی کەواتە پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی کاگاری هەموو تاچە پێویستێتی هەر تاچە لێمە لە ستودیۆ لە ناو کۆمەڵگایە عیبەیتیان نییە لە قۆناغی لە قۆناغەکانی ژیانە من تووشی شتێ بووم پەنام بۆ کەسێ بردووە کە هاوکاری کردوم خۆ تۆ جاری وا هەیە لەوانەیە مامۆسای خوێندنگاکە و بێت بەڵام بەمەرجێ مامۆساکە شارەزا بێت ئەگەر ناچیتە لای پزیشکێکیش جاری وایە لەوانەیە قۆناغێک شتێکی ڕووداوێکی کتوپڕێ بۆ بێت بە چەند ئەوەی کە بەڕێزە ئاماژە بە دەردەشە و قسەورتن و بەتاڵکردنەوەی شەحناتی خۆت زۆر ئەگۆڕێ ئەمەش هەریەکە لە ژیانمان لەوانەیە بەدیمان کرد بێت باشە کاتە کاروان بەڕێزت کەی دڵسۆزی خێزان ئەگۆڕێت بۆ فشار دڵنیام هەموو خێزانێک حەز بەوە کات ئەو تاکی کە لەناو ئەنجامانی خێزانەکە تووشی گرفتێکی دەرونیە بووە بۆ پەڕی دڵسۆزی خۆی و مامەڵەی لەگەڵا بکات بۆی لەو دۆخە هەموارە ڕزگاری کات بە یارمەتی لەگەڵ بەڕێستانە بەڵام چ کاتێک ئەگاتە قۆناغێک لەوەی کە دڵسۆزەکە بگۆڕێ بۆ فشار لەسەر ئەم کەسە ئەو کاتێک کە زانیمان نیشانەکانی هەوڵی خۆکوژی هەیە خۆ بریندارکردن زۆرێک لەوانەیە کە کەشفی دەستیانەکەین ئەمانیان برینارەکەن چونکە بۆ حاڵەتە خەمۆشیەکان تێک چوونی ڕەفتاریەکان پەیامێگەنێری ئەڵە کەس لە من تێناگە بە تایبەتی کوڕەکان کچەکان ئەوانەی کێن تاوانێک لادانێکەن و دێنە لای ئێمە کاتێ پرسیاری ئەوەی لێکەین ئێمە لێ تێگەین ئەمەی هۆکارەکەی چییە بۆ وا ئەکات یاخود پەنا بۆ جگەرە خواردنی زۆرە بە یاخود بۆ کحولە بە یاخود بۆ مادەی هۆشبەرە با لێتانی ناشارمەوە ئەو کەیسانی کە هێن چارەسەریانەکەین وەکو ئالوودە زۆربیان کێشەی دەرونیان هەبووە گرفتی دەرونیان هەبووە خێزان نەیتوانیوە هاوکاریان بێ بۆیان چارەسەر بێت ئەگەر خێزانیش نەبێت کۆمەڵگا و دەوروبەر نەیتوانیوە لێی تێبگات زۆربیان ئەتوانە بڵێم لە نیوە زیاتریان کێشەکانیان کێشەی دەرونین چارەسەر نەبووە ئێمە وەکو چارەسەرکار وەکو ئەوانەی کە ڕاهێنانیان پێیەکەن لە گروپی ئالوودەبوونە یاخود بە تاچی وەریانەگرین چیەکەین لە پێشایەن کێشە دەرونیەکەی بۆ چارەسەرەکەی باش کاروان زۆر جار بەداخەوە هەندێک نمونەی زۆر نەشیا ئەبینین لە کۆمەڵگایە منداڵەکەی تووشی حاڵەتێکی دەرونی بۆ ڕەنگە کاتیش بێ ڕەنگە چارەسەرەکەی زۆر ئاسان بێ بەڵام سێرەکەی لە ژوورێکا زیندانیەکە لایەڵن هاوڕێکانیشی ببینێت چەندە گرنگە بینینی هاوڕێکان لەو حاڵەتانەیە چۆنەڵی بۆشایی ئەکسپیسێک بۆ ئەو کەسە دروست بکرێت دا نەبڕدرێ یەکسەر لە هەموو بابەتەکان ڕەنگە ئێوە پێویستکە لە هەندێک حاڵەتا بڵێن ئەبێ کەسەکە چەند کات ژمێرێک بە تەنیا بمێنێتەوە ڕاست ئێوە دیاری بکەن نەک کەسوکار و خێزان و چواردە ور هەبێ ئەنی من ئێستا ماڵ ئەناسم چەکەی تووشی یەک نەخۆشی نەفسی بووە تا ئێستا هەموو ڕۆژێک حەبێکی ئەێنێ بەس بخەوێ
یعنی بەڕاستی من بۆ خۆم حاڵەتەکەمان بینی و لانەش پێما بێ حاڵەتی بینیوە نانا زۆر نایڵن هیچ جۆرە ڕەفاقەتێک بێن هیچ جۆرە بەرکەوتنیکی لەگەڵ کەسی ترا هەبێت جاکە گاری دەست خۆش بێ ئەوە لە دەروونزانیا پێوترێت ستیگما پێوترێ وەسمە پێوترێت لەکە لە کوردیە کەسێک کە تووشی نەخۆشی زەخت و شەکرە و چی و تەنانەت کانسەر و سەرەتانیش ئاساییە بەلایەوە بەڵام کە تووشی نەخۆشی دەرونیە بێ ئەمە تێڕوانینی کۆمەلگایە ینی تۆ نەخۆشی دەرونی بەچی ئەزانی باش ینی بە دێوەزمەی کە زۆرێک لەو خێزانانی کە لەگەڵ یاڵێن ئەڵێ ئەمە عقوبەی خواییە بۆ ئێمە باشە بۆ عقوبەی خوایە ینی هەمومان نەخۆشەکەوین هەمومان قابلیوین بۆ تووشی شەکرە و زەخت و چی و ئەمانە ئەبین بۆ تووشی دەرونی نابم ینی بۆ تووشی شڵەژانێکی دەرونی نابم ئاساکەواتە تۆ بیر و بۆ چوون و لێکدانەوەی خێزان زۆر گرنگە بە تایبەتی بۆ حاڵەیەوە بە سوکایەتی ئەزانێ ئەڵێ کچەکەم با کەس نەزانێ هەر بەم وشە ناشرینە نەوەک پێی بڵێن شێتە ینی بەداخەوە ینی وشەی شێتە کاکە وشەیەک نییە لە ناو زانستی دەروونزانی چارەسەری دەرونیا پێی بڵێن شێت بەڵام لە ناو بازاڕ ئەم قسە هەیە با نەڵێن خەڵک چووە بۆ شەماعیە کە لە کۆنا لە چلەکانی سەدەی ڕابردووە لە عێراقا شوێنێکمان هەبووە بە شوێنی مەسەحەی عەقلی و دەرونی پیان وتووە شەماعیە ئەم شەماعیە لە وشەیەکی جوانەوە هێناوێنە بەڵام ئەمان لێکدانەوەیکی خراپیان بۆ کردووە کەواتە لێکدانەوەی خێزان بەڵێ کاریگەریشی ڕاستە و خۆی هەیە لەسەر ئەو تاکەی کە لە ناو خێزانایە زۆر حاڵەتمان هەیە ینی کاتێک گەیشتۆتە مەرحەلەیەک چارەسەرەکان زۆر قورس بووە یەکێک لە چارەسەریەکانی نەخۆشی دەرونی بریتە لە تێکەڵکردنەوە بە ناو کۆمەلگا کەواتە دابڕان لە ناو کۆمەلگا ئەوە یەکێکە لەوانەی کە تۆ بربەستێ بۆ دروست کرد بۆ چاکبوونەوە ڕاستە حاڵەتی شیزۆفرینیاکانمان هەیە لەوانەیە خوا نەخواسە بچێتە دەرەوە نەتوانێت ڕێ بە دەرکا بێتە ماڵەوە لەوانەیە بچێتە بەردەمی شەقامێک و لە ئۆتۆمبیلێ خۆی ئەمانە ناڵێم ئەمانە پێویستیان بە دەرمانی بەردەوامە یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئەو خێزانانە نەخۆشەکان بڕوایان بەوە نییە کە نەخۆشن ئەوانەی شیزۆفرینیان ئەڵێ من مرتاحم چونکە ئەوان لە ژیان و لە عالەمێکی کەیە ئاژین وەهمیان هەیە شدێتە بەر گوێیان شدێتە بەر چاویان ئەمەیە کە خەڵک لیان تێناگا و ناتوانێت هاوکاریان بێت باشە اینجاکە کاروان زۆر کاتێ بەڕاستی خێزانیش نازانێت چۆن و بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ نەخۆشەکەی بکات چونکە هەندێک لە نەخۆشیە وەکو خۆت باسی لێوە کرد شیزۆفرینیایەکە کە لەوانەی کە ڕەنگەدان بە نەخۆشیەکەیان نەنێت باز لەوە بکا بڵێ من هیچ کێشەیەکم نییە و زۆر مرتاحم بەمە بەڵام لەم کاتانەیە بە خێزان چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەسانەیە بکە ڕەنگە حەز بۆ بکات خۆی بەتەنیا بڕواتە دەرەوە بەڵام بێ ئاگالەوەی کە ئەم گرفتێکی دەرونی نەخۆشیێکی دەرونی هەیە ئەڕوات و ڕەنگە نەگەڕێتەوە بۆ ماڵەکە خێزانەکە لەم کاتانەیە چۆن بتوانن کۆنتترۆلی نەخۆشەکانی بوونی ئەو پەیوەندیە لە نێوان خێزان لەگەڵ چارەسەرکار و پزیشکی پسپۆڕی دەرونی زۆر گرنگە تۆ کاتێ نەخۆشەکەی هێنی بۆ لای پزیشک و ئەو ستافە کلیدیچیە هەموو شتێکت پێڵێن یعنی چی پرسیارەکەت هەیە پێی بکە ئێمە بۆ نمونە دایکی ئەو کەیسەیە تەلامان ئەڵێ بۆ نمونە ئەگەر لەم نەخۆشیە تێپەڕی باسی چەندین ساڵەکە ئەتوانم هاوسەرگیری پێ بکەم بۆ نمونە زەواجی پێ بکەم ژن بێنە شوکات کەواتە لای ئێمە هەموو جوابەکان وەرەگرێت چۆنێتی مامەڵەکان ئەگەر ئیشی کرا ئەمە ئیشەکان چۆنە بۆ نمونە کەیسمان هەیە بە عملی ئەوە نایە لەگەڵ کەسی کەیە دای بنێ لە دوای وەرگرتنی چارەسەریش کە خەڵکانیە بن بۆ نمونە تونگ و تیژ بن بۆ نمونە تۆ بچی لە بازاڕ ئیشی پێ بکەیت خەڵکێکەیە لەوانی گاڵتەی پێ بکات سەرزەنشتی کە ئەمەی ڕوخێنێت ئەڵێن دەبێت لەگەڵ کەسێکە داینێ کە نزیشی تۆ بێ و دڵسۆزی تۆ بێت ئیشی پێ بکەیت ئەڵێ باشە ئەگەر هاوسەرگیری ئەڵێن هاوسەرگیری ئەبێ بڕۆی پشکنینەکانی بۆ بکەی زۆر بەوردی پزیشکی پسپۆڕ ڕێگە و پێ بدا و پێ و بڵێت ئەو کاتە ئێمە جوابەکەتەینەوە کەواتە تۆ ڕاوێشکردن بە کەسی پسپۆڕ ئەو کەسانی پسپۆڕ بەڵام بەداخۆ من زۆرێگە بینم لە ناو فەیسبووکە یعنی سەیرەکەم وەڵامی کەسانێک گەیاتەوە پسپۆڕ نییە کان لێکم ئاگایان لەمانە بێت ئەگەر ئەزانێت لە ناو فەیسبووکی شاهەیە بزانێت کەسەکە چییە کەسی پسپۆڕە پزیشکە چارەسەرکارە چەند ساڵ خزمەتی هەیە لەو بوارەیە کارەکات لێی وەرگێ زانستی لێ وەرگری و شتێکی زۆر باش زۆر باشە دەست خۆش دەستی ئەوش خۆش بێت تەمەناکەن ئینشەڵا خێزانەکان سوودێکیان لەم ئێمەش بۆ هیوای دووبارە دەستە خۆش بێمان دوومان کردی دەست خۆش سپاس بۆ بینێرە خۆشەویستەکانیشمان کە تا ئێستا بینێری بڕگە و بابەتەکانی ڕۆژێکی نوێ بوون هیوادارین سود و زانیاریمان بێ ئێوە گەیاندبێت و تا بینینەوەی کە ڕۆژێکی ئارام بۆ ملای کاتێکی خۆش بۆ ملای